بەناوی خوای گەورە سەڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست بەپێی یاسا دەبێت هەفتەی داهاتوو پەرلەمانی کوردستان سەرۆکێکی نوێ بۆ هەرێمی کوردستان هەڵببژێردرێت و پێشبینیش دەکرێت پێکێنانی حکومەت لە کۆتایی مانگی داهاتوو بێت. بە میواندارێک لە بەڕێزان مامۆستا کامەران بابانزادە ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە ستودیۆی سەرکی، هەروەها لە هەولێرەوە دکتۆر دانا سعید سۆفی ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبینی. جارێکی تر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان مامۆستا کامەران بەخێر بێنگە لە بەرزتانەوە دەست پێ بکەین. سەرەتا لەوە دەست پێ بکەین چاوەڕوان دەکرێت هەفتەی داهاتوو پەرلەمانی کوردستان سەرۆکێک بۆ هەرێمی کوردستان هەڵببژێردرێت. ڕای بەڕێزتان چێ لەسەر کاراکردنەوە و لەسەرەوەش کە لە هەفتەی داهاتوو هەرێمی کوردستان پێشبینی دەکرێت بێتە خاوەنی سەرۆکێک؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان، لێرەوە دوعای خێر بۆ مسلمانان لە مانگی ڕەمەزان کە ئێمە ئەم دیبەیتە دەکەین بەڕاستی، و مانجێکە کە تێیدا دەبوایە هەرێمی کوردستان لە حالەتێکی دەرونی جێژیردا بژیابانایە، نەک ئەم دڵڕاوشیە کە هەیە لە تەشکیلکردنی حکوومەت لە ئەم گرژەی کە ئێستا کەوتۆتە نێوان ئێران و ئەمریکا. بەتەکید ئەمانە هەر هەموو با بڵێن شەپۆلێک مەترسی و دڵڕاوچی لە ناوچەکەدا دروست کردووە. ئەگەر ئەمانە با بڵێن کارکتەری دەرەچی بن کە بارودۆخەکە نەتوانێت با بڵێن ئێمە دەسەڵاتمە مەسەریدانە بێ، بەڵام ئەوەی هەرێمی کوردستان بەرەست خۆمانە حاڵەتێکی ناڕێک و شپرزەمان دروست کردووە لەسەر مۆزوعی پێکەنانی حکوومەت. مۆزوعی پرسەرۆکاتی هەرێمە من پێشتریش ئەوەن ڕاگەیاندەوە. بەڕاستی ئەم بەرسە لە ڕابردوودا لە هەرێمی کوردستان خێری پێوە نەبووە بۆ میلەتی ئێمە، و لە ڕابردوودا نەبووەتە هۆی بە دامەزراوەی کردنی دامەزراوە حکوومیەکان و موسساتکردنیان، و لە ڕابردوودا بارێکی قورس بووە بۆ سەر پرۆسی سیاسی هەرێمی کوردستان، و نەبووەتە فاکتەری ئاشتەوایی. واتە ئەم پۆستە هێندەی ئاریشە و هێندەی گیرروگرفتی لە ڕابردوودا دروست کردووە، هێندە کاروباری بەڕێوەچوون و دامەزراوە و ئۆقرەی لە کوردستان دروست نەکردو، هێندەی لە دنیای دەرەوەدا بە تەسریحات و لێدوانە ناهاوسەنگیەکان هەرێمی کوردستانی تووشی ئاریشە و گرفت کردووە، هێندە نەبووەتە با بڵێن میمبەرێکی باش بۆ یەخستن و گفتوگۆ لەگەڵ دنیای دەرەوە بۆ هەموارکردنی ئەم
خواستانەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە. بۆیە ئەمە ئێستاش کە بەرە ڕووی دەبینەوە پێم وانە چاوەڕوان و فریادڕەسێکی گەورە بێ ئەم پرسی یا هەموارکردنەوە یاسای سەرۆکاتی هەرێم و ئەم بژاردانەی کە ئێستا هەیە چونکە لە ئەوەلیەوە دیارە من تۆ لە 2 ساڵی ڕابردوودا شەڕێکی گەورە کرا کە دەبێت ناو خەڵک هەڵبژێر دەرەوە ناو پەرلەمان خورانی مافی خەڵکە ئەمە بەڕاستی پێشکەلکردنە قوڵترین با بڵێن موەسسەی دموکراتیەوەی کە لە ناو خەڵکەوە هەڵبژێردرێ ئێستا کە زاندرا مسۆگەرە ئەم زۆری نییە لە پەرلەمان ئێستا هاتەوە ناو پەرلەمان یعنی دوور نیە زارێک پێشکردنی مافی خەڵکە بەڵام ئێوە پێشتر ئەمە لە ڕابردوودا ئەمە باگوتان ئەمە قسە لەسەر خۆمان ناکەم قسە لەسەر ئەو لایەنە دەکەم کە لە ڕابردوودا دەستور گرفتی خرایە سەری کە زارێک گوارتەوە پەرلەمان و هەڵبژاردن لە ناو پەرلەمان زارەکەی ڕابردوو گرفتی هاتە سەری لەسەر ئاساسی کە دەبێت ناو خەڵکو هەڵبژێردرێ بۆیە دەبینین ئەمە زۆرێک لە لاستیکی تێدایەوە تا ئەم هێزە سیاسیانە بەدەست خۆیانە چۆن بزانن سەرکەوتن مسۆگەرە بۆ میکانیزمە هەمواری دەکەن و دیارە لە ئێستاوە کە دەبینین چێ دەردەچێەوە دیارە دوایوی ئەمیش چێە بێڕەکەبەر دیاری دەکا ئەمە گرفتێکی من پێم وایە هەرێمی کوردستان بەرەو ئیستیقرار ناچێ هێندەی بەرەو بارگرانی و بارقورسیەکەی گەورە دەچێت لەسەر هەتا لەسەر داهاتی هەرێمی کوردستانیش لەبەرەوەی ئەمانە لە بودجەی کە لە بەغدایەوە دیەوە پسند کراوە سەرۆکایەتی هەرێم بەشێک نییە لەوەی کام بودجێ بۆ تەرخان کرابیان بودجەیە لەسەر حسابی با بڵێن پرۆژە و لەسەر حسابی داهاتی بوارەکان و سێکتەرەکانی تری خەڵکی کوردستان بۆ ئەم موەسسەیە دەچێت کە دووارە وەکو گوتم لە ڕووی دارایی و ئاوریشەوە بارقورسێکی گەورەتر دەداتە سەر هەرێمی کوردستان. باشە بەس تۆ پێ دوایە بۆچی خێری نەبووە بۆ کوردستان بۆ ئەوەی کە مەسەڵەن زیاتر ئەم پۆستە ناکۆکی دروست کردووە یاخود پێویست نییە بۆ کوردستان یەکەم لە ڕابردووداوە دەرکەوت کە لە ڕابردوودا باش نەبووە دوو ئەگەر تێبینیت کردوێنی ئەمە بەرەو هەشت مانگ و بەرەو زیاتر دەچین کە حکوومەت تەشکیل نەکراوە دیارە پۆست سەرۆکاتی هەرێم و جێگرێک و دوو جێگر و شێوەی هەڵبژاردن ژێچێکە لە واریشانەی کە بۆتە هۆی دواخستنی حکوومەت ئەمەی کە ئێستا هەیە پێمان دەڵێ کە ئێمە جارێک کە گەڕاینەوە بۆ ڕێککەوتنی نێوان دوو لایەنی سیاسی و پێکێنانی حکوومەت وەزارێککە دەسەڵاتەکان لە لێوە هەردوو زۆن ینی گەڕانەوە بۆ دوو ئیدارەیە بۆیە وا تەسەوڕ دەکەم ئەمە بەشێکە لەو محاسەسەی کە ئەم دوو هێزە لەبینی خۆیاندا دابەشیان کردووە کە بەو شێوازەش بێ بە تاکید ئەمە نابێتە ڕەمزێک بۆ هەمیلەتی کورد و نابێتە ڕەمزێک بە یەکسانی تەمەشای هەموو پێکاتەکانی خەڵکی کوردستان و هەموو لایەنە سیاسیەکان بکە کامی لە چاوەڕوان ناکرێ بۆیە ئەمە تەنها ئەوەندەیە دەبێتە دەرچەیەک بۆ ئەوەی کە چیتر حکوومەت دوانەکەوێت لە پێکێنانی ئەجینا نابێتە فریاد ڕست بۆ چارەسەرکردنی ئاریشەکانی تری هەرێمی کوردستان ئێمە کاتێک ئەم سەرۆکە دەکرێ ینی هەر کەسێک بێت دەکرێت ئەم موەسسەیە بێت بە موەسسەیەکی باش و گرنگ بەوەی کە ئەم شێوازە لە حکومڕانی ئەم دوو ئیدارەیە کە بە بۆیاخ کرا بە بۆیاخێک جارێک کە ڕێکخراوەتەوە و ئەمەی کە لە ڕابردوو ئەزمونە خراپەمان نەبێ و هیچ بەڵێنێک نییە کە لەسەر هەمان ڕێڕە و ناڕواوی کە لە ڕابردوودا ڕوویدا بۆیە پێشبینی من ئەوەیە کە ئەمە دووبارە نابێتە فریاد ڕاست و ئاریشەکانی هەرێمی کوردستانی پێ چارەسەر نابێت. بەڵێ سوپاس دەکەم دواتەگەڕێم بۆ لای بەڕێز دەگەر بچین هەولێر لای دکتۆر دانا. دکتۆر زۆر سوپاس بۆ بەڕێزیشان دەمەوێت سەرنجی بەڕێزیش بزانم لەسەر ئەوەی کە هەفتەی داهاتوو پەرلەمانی کوردستان سەرۆکێک بۆ هەرێم هەڵدەبژێرەوە چەند کاندیدێکیش مەزەڵەن 5 کاندید بۆ پۆستی سەرۆکی هەرێم خۆیان کاندید کردووە. ڕاستیەکەی وەکو مامۆستا کامەران باسی کرد من بۆ خۆم ینی ڕای من دیار بووە بەنسبەت بە موسسەی سەرۆکایەتی هەرێم من پێم وانە ینی زەرورەتێکی موسساتی بێ بۆ مانایە ینی ئەوە نییە لە پێداویستیەوە هات بێت بەڵکو زیاتر موسسەیەکە پێم وایە ینی داتاشراوە بەبەرجی چەند کەسێکەوە ئەنی پێشتر دیارە لەوانەیەشە هەندێک پەیوەندی بۆەوە هەبوو بێ مەسەلەی دابشکردنی موسسەکان یاخود پۆستەکان لە نێوانی هێزە سیاسیەکان ئەمەش کاریگەری هەبووە لەسەرەوە و ئەوەی کە پەیوەندی بە ئێستایەوە بە زیندیوکردنەوەی باڵێن ئەو موسسەیە کە هەڵپەسێردرا بوو لە خولی پێشووی پەرلەمان ئێستاش ئێمە دەزانین ینی جۆرێک لە من پێشتر باسی ئەوم کردووە زیاتر ینی حەلی سیراعەکانی داخلی ناو پارتی دیموکراتی کوردستان دەکا پێم وایە زیاتر ینی ئەو سوودەی هەیە بۆ لایەنێک باش ئەگە جینا لە ڕووی ترەوە من پێم وانێ بەڕاستی ینی زۆرێک بێ پێ بۆ کوردستان دکتۆر ینی بەڕێکەوتن نەمەکراوە مەسەلەی بەڵێ
سوودی نییە بۆ کوردستان؟ والله من پێم وانە ینی ئەو وەکو گوتم زەرورەتێکی موسساتی نییە، ینی بڵێن ئەمە پێویستە ئەو موسسەیەمان هەبێت لەبەر ئەمە هۆکارەکانێتی تاکە هۆکارەوەی کە باسی دەکرێت ئەوەیە کە جۆرێک لە با بڵێن زەمان یاخود استقراری موسساتی بە حساب دروست دەکات لە حاڵەتێکدا ئەگەر بۆ نمونە بکەوینە حاڵەتێکی استثنائیەوە ئەو کادێمە وەکو ئەوەیەکمان هەیە مەرجەعێک بەو ناوە ینی وەک ئەوە تەمەشا دەکرێت لە خلالی لە غیابی نەبوونی دەستوردا با بڵێن وەگەمە دەستورمان هەبێ ئەو شتانە ینی معالەجە دەکرا ینی پێویستت بەوەی نەبوو کە تۆ شوێنێکی تر هەبێت پەنای بۆ بەریت بۆی استقرار بجێڕێتەوە ئەگەر حاڵەتێک ینی تووشی لە هەرێمی کوردستان تووشی حاڵەتێک بین بەڵام بەڕاستی بەپێی ئەو مواسەفاتەی بەپێی ئەو قانونی کە سەرۆکی هەرێم و دەسەڵاتەکانی کە هەیەی ئێستاوە من پێم وایە ینی لە ڕووی دیموکراسیەوە باش نییە لەبەرەوەی لە دەرەوەی چاودێری موسساتی ینی هیچ لەژێر ڕقابەی هیچ موسسەیەکدا نییە ئەوش خۆی لە خۆدا ینی بوونی هێزێک یاخود موسسەیەک دەسەڵاتێک لە دەرەوەی هەموو ڕقابەکان بە تایبەتیش پەرلەمان من پێم وانێت لە هیچ شوێنێک ینی ئەوە ناتوانین بڵێن لەگەڵ بنەماکانی دیموکراسی دەگونجێ ئەمە ناگونجێ و وەکو گوتیشم ینی پێشتر قانی قسە لەسەرەوە کراوە زۆرێک لە بارگرانی داراییش بۆ هەرێمی کوردستان دروست دەکات لەبەرەوەی نازانین بودجەکەی بەڕاستی چۆن دەبێ ئەم جارە بەڵام وەکو ئەوی پێشتر کە هەبوو بودجەیەکی زۆری هەبوو و ینی وەزیفەی ئەو تۆشی نەبوو ئەگەر قەراریشە هەبێ وەکو باسم کرد لەبەرەوەی ئێستا بە پێی ڕێکەوتنی کۆمەڵێک لایەن ینی ئێستا لە هەفتەی داهاتوو قەرارە ئەو موسسەیە زیندوو بکرێتەوە یاخود ئێستا کە بە پێی یاساکە زیندوو کرایەوە بەڵام سەرۆکەکە هەڵدەبژێردرێ سەرۆکی هەرێم هەڵدەبژێردرێ ئەگەر قەرارە هەبێ من پێم وایە دەبێ لەژێر چاودێری پەرلەمان بێ و دەسەڵاتەکانیشی دەسەڵاتی تەشریفاتی بێت لەبەرەوەی ئێمە سەرۆکێکی حکوومەتمان هەیە باش ینی ئەویش کۆمەڵێک دەسەڵاتی زۆری هەیە بۆیە بەڕاستی من پێم وانەیە ینی پێویست ناکە دەسەڵاتی تەنفیزی بەو شێوەیە لە نێوانی دوو کەسدا دابەش بکرێت باشە بۆ نمونە مەسەلەی ئاسایشی ئەنجومەنی ئاسایش و ئەمانە بەڵێ قسە لەسەرەوە شەکە بەرەز دەڵێ مەسەلەن زۆر قسە لەسەرەوە بکرە دەسەڵاتەکان و دەسەڵاتەکە نزیکەی 20 دەسەڵاتە لای سەرۆکی هەرێم نەبێ لای سەرۆکی حکومەت بێ بەڵام بازەوەکی کە پەرلەمانیش خۆی ڕۆڵی نییە جیاوازی چییە لای سەرۆکی هەرێم بێ سەرۆکی حکومەت بێ نازەم لای وەزیرێک بێ چونکە خۆ پەرلەمان ناتوان لە وەزیرێکیش لێپرسینەوە بکات ناخۆی ئەمە ڕاستە حقیقەتێکە بەڵام هیچ نەبێ مەسەلەن ینی کۆمیدیاکە لەوەدا ئێستا متمانە لە پەرلەمان وەردەگرێ سەرۆکی هەرێم باش بەڵام پەرلەمان ناتوانێت متمانەی لێ بسەنێتەوە بەڵام ئەگەر بەرمەسبەت وەزیرەکانیش مەسەلەن نێتوانرابێت تا ئێستا نەیتوانی بێ بەڵام هیچ نەبێت زۆر زارۆیە وەزیرەکان بانکێشت کراون ینی پرسیاریان لێکراوە لە بەردەم پەرلەمان ئامادە بوون سەرۆکی حکوومەت ئامادە بووە بەڵام ئێستا لە دەرەوەی هەموو ئەو دەسەڵاتانەیە یعنی تۆ هیچ میکانیزمێک نییە بۆ ئێستا بەیانی بێت پەرلەمانتارەکان بتوانن بە شێوازێک لە شێوازەکان پرسیارێک ئاڕاستەی سەرۆکی هەرێم بکەن ینی ئەتا ئەو ئالێتەش نییە ئالێتی پرسیارکردنیش نییە بە پێی یاساکە بۆیە ینی بەڕاستی ئەوە زۆرێکەوە ینی لە حاڵەتێکدا متمانە لە پەرلەمان وەردەگرێت بەڵام لە دەرەوەی هەموو ئەوەیەکیشە میکانیزمێکی پەرلەمانیە باشە بۆیە بەڕاستی پێم وایە ئەوە زۆرێک لە نەقسێکی گەورەیە ینی لەو سیستەمە دروست دەبێت باشە بەس ئەی ڕاتان چی بوو لەسەرەوەی کە مثلا چەند کاندیدێک هەیە لە بۆ سەرۆکی هەرێم و بەدەنگدانی ئاشکرا هەفتەی داهاتوو یەکێکیان یەکلا دەکرێتەوە یا بەڕاستی ئەوە شتێکێکە لە خلافەکان لەگەڵ بنەمای دیموکراسی دیسان ناگونجێ خۆی لەبەرەوەی ئێمە دەزانین لە وڵاتێک دەژین کە مەسلەی فشار و مەسلەی ترس و شتانە بەڕاستی لە ئارادایە لەسەر تاکەکان بەتابەتیش لەسەر پەرلەمانتارانیش بۆیە من پێم وایە ئەگەر بە دەنگدانی نهێنی وایە ئەو کاتە پەرلەمانتاران بە ئازادانەتر دەهانتوانی دەنگ بدەن و لەوانەیە مەسەلەن ڕکابەری حەقیقی ئەو کاتە پەیدا بووایە بەڵام ئێستامە دەبینین ڕکابەری حەقیقی پەیدا نەبووە ئەمە تاکە کاندیدێکمان هەیە هەمومان دەزانین چێ دەرەچێ وایە ئەوانی تر ڕکابەری حەقیقی نین بەڕاستی
ینی بمانەوێ نەمانەوێ ڕاستە ینی پرۆسەکە ڕێگا بۆ دەدات کە کاندیدی جیاوازە بێ بەڵام لە واقعدا ئەمە یەک کاندیدمان هەیە ئێستا لەبەر چی ژێشێک لەو هۆکارانە بەڕاستیەوەی کە دەنگدانەکە دەنگدانی نهێنی نییە بۆیە کەسی تر ناتوانێت بچێتە با بڵێن چێبرچێەوە لەگەڵ مثلەن بەڕێز دێسیروان بارزانی تا بۆیە ئەوە ژێشە خەلەلێکی ترە خۆ ینی ئەگەر قەرار بوو مثلەن ئەو چەند لایەنێک ئیتفاقیان کردووە ینی پێویستی نەدەکرد لەوەش بترسن کە ئایا چێ دەنگ دەدات چێ دەنگ نادات باش بۆیە بەڕاستی دەبواە ڕێز لەوەش بژیرێ ینی کە دەرەنجامی بێت من پێم وایە بەشێکە لەوە پێدەچێەوە زۆرێک لە بێگومان ئەگەر متمانەی تەواو هەبێ ئەگەر متمانەی تەواو هەبێ بە ڕێکەوتنێکە هەبووە ئەگەر کەس معارز نەبوو بێ ینی پێم وایە خەڵکی معارز هەبووە ینی لە هەموو لاەکان لەوانەیە ترسیان لەوە هەبوو بێ کە دەنگدانەکە ئەگەر بەنهێنی بێ لەوانەیە هەمووی دەنگ نەدات جا بۆیە ئەوە ڕێگریەکە لەوەی کە لە پەرلەمانتاران کە نەتوانن بە خواست و بە بدەن ئەوەش هەر بە هەمان شێوە ینی من بە عیبەیەکی دەبینم عیبەکە چییە؟ بگومان عیبێ لەگەڵ بنەمای دیموکراسی ناگونجێەوە تۆ نایلیت باوڵین پەرلەمانتاران جۆرێک ینی جۆرێکە لە فشار بەڕاستی لەسەر پەرلەمانتاران ئەوانەی کە جۆرێک ڕخنان هەیە بوون من لەسەر شێوازی ڕێکەوتنەکان لەسەر شێوازی ئەو یاسایی کە ئێستا دەنجی پێدەدەن یانەوە خۆی لە خۆیدا عیبەیە سەبێکی قانونی و عیبێکی دیموکراسیانەیە. سپاس دەکەم دکتۆر مامۆستا بگەڕێمەوە لای بەڕێزت سەبارەت بۆی کە چ کاتێک پێ دوایە مەسەلەن ئەو دامەزراوی حکوومەتیش دەبێتە دامەزراوەی هەمووان بە چ مەرجێک یاخود ئەم جارایە گرنگە بۆنم لە جێگری گۆڕانی هەیە مەسەلەن یەکێتی هەیە بە تایبەتەوەی کە فەرماندەی هێزە چەکدارەکانە بەڵکو کاریگەری هەیە بۆ ڕێخستنەوەی هێزی پێشمەرگە و یەکگرتنەوەی هێزی پێشمەرگە هەنجار پێشەوە شتێک مۆساتی بە پەرلەمانێکی کارا دەکرێت لە وڵاتدا حکوومەتی هەمووان و پەرلەمانێکی کارا دەکرێت کە توانای لێپرسینەوەی هەبێ بەسەر دام و دەستگاکان و توانای لێپرسینەوەی هەبێ بەسەر با بڵێن سەرۆکی هەرێمی کوردستانی وەکو موسسەیەکێک کە تازە بەس کە پەرلەمانێک نەتوانێت ئەمانە بکە و ئەمەی کە ئێستا کاک دکتۆر گوتی ینی مۆزوعی دەنگدانی نهێنی لەوانەیە ئازادی زۆرتر بداتە پەرلەمانتاران بەوەی کە دەنگ بە کاندیدی منافیس و کاندیدیەک بدەن کە منافیسی کاگنەی سیروان بەرزانی بێ من تەسەوڕ دەکەم ئەمە دووبارە شێوێک لە شێوەکان کەم بایەخکردنی پەرلەمانتار و پەرلەمانە لە کوردستاندا پەرلەمانتار کە نەتوانێت بە ئاشکرا دەنگ بدا و دەنگ بەدید کاندیدێکی منافیس بدا بە دەنگ بۆی داوا بکە دەنگدانەکە نهێنی بێم پێم وایە ئەمە خۆی کارەسەتە لە هەرێمی کوردستان دەکە بگاتە ئەو ڕادەیە پەرلەمانتار و ئێمە داوا بکەین نهێنی بێ بۆی پەرلەمانتار لە دوای ئەوەی کە دەنجی نەداوە دەنجی بە منافیسدا لێپرسینەوەی لەسەر نەکرێەوە شێوەیەک لە شێوەکان تووشی گرفت و بە دواتچوون نەبێ بەڕاستی ئەمە ئەو پەڕی با بڵێن ناشرینکردنی موسسەی پەرلەمانیە و ئەو پەڕی ئەمە بەسە بۆ ئەوەی کە ئێمە بڵێن موسسەی پەرلەمانیمان ئەو موسسەیەن یەکە بتوانێت پێ دوانە دەبوو پەرلەمانتارنەوەیان قبول کرد هەڵبژاردننی بۆ نمونە سەرۆکی هەرێمە باشکرا بێ ینی باش ئەگەر بە ئاشکرا بێت چیانی پەرلەمانتار ئەگەر بە ئاشکرا بڵێ دەنگ بەو کاندیدە نادەم و بە کاندیدێکەکە دەم و بە ئاشکرا دەست بەرزکاتەوە سی ڕوودەن جەگە پەرلەمانتەر نتوانێت بە ئاشکرا دەنگ بە کاندیدێکی منافیس بدا بە شێوەیەکی ڕاست و ڕەوان ئەرەمەی گەسە داوای دەکەینی هەنێ بە خۆی ئێستا کێشەکە لە سەرەوەی کە دەنگدانەکە ئاشکرایە باز بکە کە پەرلەمانتارێک مەسەن ڕوبەڕوو ڕەنگە کێشە بێتەوە ئەگە دەنگ بە کاندیدێکی دیاری کراونە ئەمە خۆی لە خۆی دامەش دووبارە بە دیوێچکە من بە دیوێچکە پێم وایە هەر پەرلەمانتارێک داوای ئەو دەنگدانە نهێنی بکە وەر کەسێک داوای بۆ بکە ئەمە سەرەتایەکی خراپە واتە ئێمە بۆ خۆمان ئەمە دەسەلمێنین کە پەرلەمانتار ئەگەر بێت و جیاواز لەو ئاڕاستەی کە لە هەرێمی کوردستاندا پەیدا دەڕوا دەست بەرزکاتەوە دوازار لێی دەپرسرێتەوە ئەندەکە پەرلەمانتار لێ پرسرێتەوە لەسەر ئاساسی کە دەنجێکی پێچ شەوانەی داوە بەڕاستی ئەمە دووبارە بێئومێدکردنی ئێمەیە بەرامبەر لەسەر مەسەلەی ئەوەی کە پێ دوای ئەم جارە ڕۆڵی نابێت لە مەسەلەی یەکگرتنەوەی هێزی پێشمەرگە و مەسەلەن سێلایانیشی تێدا من پێم وایە خەریکە بینەوە سەر حالەتی 2005 کە تازە حکوومەتێکی گرتبەوە گەڕانەوە بۆ شێوەیەک لە شێوەکانی دوو ئیدارەی یان پێکهێنانی دوو هێز و کاریگەری دوو هێز
و پراوێستکردنی هێزەکانی تر لە بەشداری ڕاستەقینە لە بەڕێوەبرنی ئەم وڵاتە من پێم وایە ئێستا ئێمە پاشەکشەیەکی زیاترمان کردووە لە ڕابردوودا. پاشەکشەیەکە چییە؟ پاشەکشەکە هەر ئەمە علامەتی ئەوەیە کە ئەمە دەبینین 8 مانگە حکوومەت پێک نەهێنراوە لە کاتێکدا پارتی دموکراتی کوردستان دەیتوانی زۆرینەی پەرلەمانی پێک بهێنێ بەڵام لەبەوەی هێزێکتر هەیە کە نفوزی هەیە و هێزی هەیە نەیتوانی تەجاوزی بکات وەکو چۆن ئەم هێزەی ئەم لاشکاتی خۆی زۆرینەی پەرلەمانتاران پێکەوە بوون بۆ هەموارکردنەوەی یاسای سەرۆکاتی هەرێم بەڵام نەیتوانی تەجاوزی بەرامبەرەکەی بکاکە هەولێرە و کە پارتی ئەمە نیشانەی ئەوەیە کە ئێمە تاکو ئێستا لە بەردەم هەژمونی دوو هێزداین و ئەمەش بەڕێکەوتنی دوو هێز دەکرێت ئەجینا خۆ پێشتر ئەم زۆرینەیە دروست کرابوو بۆ تێپەڕاندنی ئەم پرۆژە یاسایە بەس کە نەتوانرە تەجاوزیەکێتی بکرێت کەواتە نەتوانرا تەجاوزی شەریکێ بکرێت کە ئەم شەریکە وەکو هێزەکەی تر هێزی هەیە وەسوپای هەیە و نفوزی هەیە و ئەمنی هەیە ینی ئەمە مەوزوعەکە ئەمە وامان لێ دەکات کە زیاتر بگەین بەو قەناعەتەی بە فعلی ینی پاشەکشەی مؤسساتی و بە مؤسساتکردنی یان بە دامەزراویکردنی هەستی پێشمەرگە هێزەکانی ناوخۆ یان تەجاوزکردنی ئەم دوو ئیدارە و دوو هێزە لە کوردستان و گەڕانەوە بۆ مؤسساتێکی بۆ تێپەڕکردنی دوو ئیدارەی گەورەداین ئێستا بۆ بزوتنەوەی گۆڕانیش خۆ ئەویش بەشدارە مەسەلەن ینی بۆ ئەم قۆناغی تێپەڕکردنی دوو ئیدارەی نییە ئەمە بەشی ڕاستەقینە نییە لە دەسەڵاتە ئەمە خوانەخواستە کەمکردنەوە نیە لە شانی بزوتنەوەی گۆڕان پێم وایە کۆمەڵی ئیسلامیش لەگەڵ ئەم ڕێکەوتنەی بووایە کە لەو دوو لایەنە سەرەکیە ناتوانن تەجاوزی یەکتر بکەن واتە زۆرینێ پێکاتر خۆ کاتی خۆی ئێمە کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی بزوتنەوەی گۆڕان هەمووان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان پێکەوە بوون بۆ هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم لە 2015 بەڵام نەمانتوانی تەجاوزی پارتی بکەین لە بەرەوەی نفوز و هێز و دەسەڵاتی هەیە وەکو پارتی ئەمجارە زۆرینەیەکی زۆری لە پەرلەمان دروست کرد لەگە بزوتنەوەی گۆڕان بەڵام نەیتوانی کۆبوونەوەکانی پەرلەمان درێژە پێ بدا بۆ پرسی هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم ببێ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە ئاماژەیەکی گەورەیە کە ئێمە تازە بە تازە بەرەو دوو ئیدارەی و تازە بە تازە بەرەو دابەشکاری دەچینەوە نەک ئەو دابەشکاریەمان کاڵ کرد بێتەوە واتە پێکەنانی ئەم جارەی حکوومەت ئەمەی زیاتر لە دیدی خەڵک قوڵتر کردەوە کە بە دامەزراوەیکردنی پێشمەرگە و ئەم دابەشکارێک کە لە ڕابردوودا هەبووە تەجاوزکردنەکەی زەحمەتتر بووە واتە ئێمە لە ڕوانگەی بە مؤسساتکردنی بەرەو دووە گەڕاوینەتەوە باشە بەس پێ دوایێت ئەو بەشێکی ڕاستەقینە شەراکەتی ڕاستەقینە بەدینێت ئەوەی کە تا ئێستا مەسەلەن لە دێوان چەند لایەنێک بۆ حکوومەت مەسەلەن بۆ سەرۆکایەتی هەرێمیش کە پشکیان هەیە لایەنە خۆی هەڵبەشی ڕاستەقینە چییە ینی هەڵبەشی ڕاستەقینەوەی کە تۆ ئەگەر لە هەموو دەکاریشی داهاتی وڵات بێەوە ئاگاداروی بتوانی سنوورێکدا بنی بە شەراکەت لەم سێکتەرانەی کە پارەی بۆ دەڕوا بەڵام سێکتەرنین کە لە خزمەتی هاوڵاتیاندا بێ هەر لایەنێک کە بەشداری بکە کە نەتواندری ئەم دەسەڵاتانەی هەبێ کە تۆ وەزارەتێک وەردەگری بەڵام دەسەڵات لەسەر وەزارەتەکەتدا نەبێ و سەرچاوەکانی داهات لە وڵاتی تۆیە کە شف نەبێ بە سەختتر بڵین ئێمە ئەمە چەند ساڵە خۆمە دوو دەورەی پەرلەمانیە دەبینین تا ئێستا بودجە نەهاتووە لە پەرلەمان پەسەند بکرێت کەواتە بودجەکە نهاتووە پەسەند بکرێت ئەمە خۆی نیشانەی ئەوەیە کە وڵاتی ئێمە ئەم داهاتەی کە هەیە دوازارش ڕێگەی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی یان ڕێگەی سەرۆکی هەرێمەوە ئەجینا لایەنەکان تر ناتوانن بەشدار بن کە بزانن ئەم داهاتە لەکوێوە دیە و ئەم داهاتە چۆن دابەش دەکەن. سوپاس دەکەم ماوەستا کاک دکتۆر بگەڕێمەوە لای بەڕێزت سەبارەت بەوەی کە زۆر قسە بوو لەسەرەوەی کە سیستەمەکە تقریبا نزیک بۆ تۆ لە پەرلەمانی لەبەرەوەی سەرۆکی هەرێم لە پەرلەمانەوە هەڵدەبژێردرێت پێ دوایە لە هەفتەی داهاتوو کە پەرلەمان دەنگ سەرۆکی هەرێم هەڵبژێرێت سیستەمەکەمان ببێتە پەرلەمانی؟ بەداخەوە ینی ئەوە پێم وایە نیوەی حکایەتەکەیە مەسەلەی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم لە ناو پەرلەمان بە هیچ شێوەیەک بەمانای ئەوە نییە کە سیستەمەکە دەبێتە پەرلەمانی تاکو سەرۆکی هەرێم لەژێر لێپرسینەوەی پەرلەماندا نەبێت لەژێر چاودێری پەرلەماندا نەبێت یعنی ئەو کاتە ئێمە دەتوانین خۆی هەمومان دەزانی ئەلفوبێی سیاسەتەوەی کەمێک ینی لە ئەوە بزانێت لە مەسلەی سیستەمەکان چۆنە سیستمی پەرلەمانی ئەو مانایە هەیە ینی خۆ زۆر جاروەیە ئەگەر بە پێچەوانە بێ ئەگەر سەرۆکی هەرێمی ژاخ و سەرۆکی وڵاتیش با بڵین لە ناو خەڵک هەڵبژێردرێ بەڵام پەرلەمان مەرجع بێ پەرلەمان ینی بتوانێت چاودێری ئەو سەرۆکە بکات لەژێر لێپرسینەوەی پەرلەماندا بێ ئەو کاتە با بڵین دەتوانین بڵین ئەو سیستەمە پەرلەمانی بەڵام سەرۆکە لە پەرلەمانیش هەڵ نەبژێردراوە باش هەرچەند یانی ئەو نمونانە کەمن لە دنیادا بەڵام ئەوەی کە سیستەم دەکات بە پەرلەمانی ئەوەیە دەوری مەرجعی و ئەساسی پەرلەمانە
ئەو بە تایبەتیش دەوری ڕقابی و چاودێریە کە بەسەر هەموو مؤسسات و بە هەموو کەسایەتە کانی با بڵێن وڵاتدا سەرکردە سیاسەکانی وڵاتدا دەتوانێت ینی چاودێریان بکات ئەوەیە لێپرسینەوەیان لەگەڵ بکات ئەوەیە پەرلەمان سیستەم دەکات بە پەرلەمانی بۆیە بەڕاستی ئێستا ئەوەی کە ڕوودەدا لە هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک سیستەمەکە ناکات بە باشە دکتۆر بەڵێ بە پێچوانەوە پێم وایە بەڕاستی ینی بەڵێ فەرموو بەڵێ ینی پێم وایە ینی تا دێ ئێمە لە دەوری پەرلەمان کەمتر دەکەینەوە یەکەمیان بە ژیاننەوەی موسسەیەکی تر لە دەرەوەی پەرلەماندا ئەوە بەعکسەوە با بڵێن کۆمەڵێک دەسەڵاتی یەکجار زۆری هەیە کە بە پێی یاسای هە با بڵێن هەڵپەساردنی با بڵێن سەرۆکایەتی هەرێم درابوو بە موسساتی تر بە ئەنجومەنی دادوەری و بە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و بە خودی پەرلەمان بەڵام ئێستا بەو زیندووکردنەوە یاخود بە هەڵبژاردنەوەی سەرۆکی هەرێم پێم وایە دەوری پەرلەمان کەمتر دەکەینەوە دەوری مرجعیەکەی زۆر کەمتر دەبێ و کۆمەڵێک شتیش کۆمەڵێک دەسەڵات کە لە سەرۆکایەتی هەرێمە لە دەرەوەی هەموو میکانیزمێکی پەرلەمانی دەبێت بۆیە پێم وانیەوە بە هیچ شێوەیەک سیستەمەکە بکات بە پەرلەمانی بەڵێ سوپاس دەکەین بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتان لەگەڵمان بێنە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالین دابەدی دەکەین بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنی لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین ئالین هێمای سەرکەوتن لە دەستپێشی ڕۆژدا کوپێک چای مەلیک پڕت دەکات لە وزە لەسەر کار و لە کاتی پشوو تەنیا کوپێک چای مەلیک باسە بۆەوەی بە درێژایی ڕۆژ ئاسوودە دەبیت چای مەلیک بە هەموو جۆرەکانی بۆندار و بێبۆن و هێلدار با کێشی جیاواز لە بازاڕەکانی کوردستان و عێراق بەردەستە کۆمپانیای بورهان خاوەنی فەرمی چای مەلیکە کۆمپانیای بورهان هەرزانی لە نرخ و بەرزی لە کوالێتی ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زەرگوێز فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت جارێکی تر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز دکتۆر دانا سەبارەت بۆی کە چ کاتێک دامەزراوە دەبێتە دامەزراوێکی نیشتیمانی بۆ نمونەگەرێمە ئێستا قسە لەسەر سەرۆکایەتی هەرێم بکەین یعنی پێ دوای ئەگەر سێ لایەن تێدا بەشدار بن و شەراکەت و بەشداری ڕاستەقینە هەبێت پێ دوای نابێتە دامەزراوێکی نیشتیمانی زانانی چۆنە بەڕاستی من ویستم قسە لەسەرەوە بکەم ینی بە زەرورەت پێویست ناکە لە ناو هەموو موسساتی حکوومەت هەموو هێزە سیاسیەکانی تێدا بێت بە تایبەتی موسسەی با بڵێن تەنفیزی موسساتی تەنفیزی سەرۆکایەتی هەرێمیش موسسەیەکی تەنفیزی ئێستا بەپێی ئەو یاسایی کە هەیە هەتا ینی باڵاترین دەسەڵاتی تەنفیزیە باش چۆن ئێستا لە ناو حکوومەتدا با بڵێن هەموو هێزە سیاسەکان نین ئەسڵەن من پێم وایە بەڕاستی ینی مۆدێلی
جوان مۆدلی ئەمسەلەوەی کە دەبێت معارەزەیەکی بەهێز لە ناو پەرلەماندا هەبێ بەڵام بەداخەوە ئێمە هەموو جارێک ینی بە ناوی حکوومەتی بنکە فراوان بە ناوی حکوومەتی زۆرینە بە ناوی بورە بە ناوی حکوومەتی با بڵێن هێز لە هەموو لە هێز و لایەنەکان دەنجی ئۆپۆزیسیۆن دەکوژین نامێنێ بەداخەوە ئێستاش هەست دەکەم وانی لەو دەورێش خەریکە ینی بەم شێوازە بیر دەکەینەوە ڕاستە من دەزانم ینی هەموو حیزبەکان یەکێک لەو گەرنتیانەی مانەوە بۆ حیزبەکان ئەوەیە کە لە ناو حکوومەت دابن لەبەرەوەی متمانە نییە من دڵنیام لەوەی کە هەژمونی ئەو هێزە دەسەڵاتدارەکان ئەوەیە کە ینی دەوێت هێزەکانی تر قوت بدات باش من لەو ئەوەیە دەگەم لەو نیگەرانیە لەو مەترسیە ئەنی ئەوە حاڵەتە هەیە بەڵام وەکو گوتم حاڵەتە ئایدیالەکە ئەوەیە کە دەبێت هێزێکی ینی ئۆپۆزیسیۆنی حەقیقی لە ناو پەرلەماندا هەبێ بۆی بتوانێت ینی چاودێر بێ ڕقیب بێت توزانم لەسەر حکوومەت ئەگەر ئێمە دەزانین ئەوانی کە لە ناو حکوومەت دەبن بە ئاسانی ناتوانن ببنە ڕقیب چاودێر بەسەر حکوومەتدا تا بۆیە بە هەمان شێوەش ئێستا ئەوەی کە باست کردایە بوونی سێ هێز لە سەرۆکایەتی هەرێم ئەو مەسلەیە دەکات بە نیشتیمانی یان ئەو موەسسەیە خۆی لە خۆیدا ینی ئەو موەسسەیە ئەگەر بتوانێت بێلایەنانە تعامل بکات ینی بە هەمان مامەڵێ لەگەڵ هەموو هێز و لایەنە سیاسیەکان بکات کێشەم لەوێ نییە ئەس دەکەی با یەک تاکە حزب لەوێ بێ باسەی حزب لەوێ نەبێ بەڵام ئێمە ئەزمونمان هەیە تەجروبەمان هەیە ئەوەی کە دەبێتە وەزیری لایەنێک کە دەبێتە وەزیری وەزارەتێک دەبێتە هی وەزارەتی ئەو لایەنە و بە هەمان شێوەژانی لەسەر موسسەکانی تریش ئەمە ڕاست دروست دەکەوێتەوە چ مەسلەی سەرۆکایەتی هەرێم بێ یا سەرۆکایەتی حکوومەت بێ یا وەزارەتەکان بێ تا بەداخەوە بۆیە ینی دەبینین کێشەش لەسەرەوە ڕوودەدات هەموو جارێک زۆربەی ململانەکان دەکەوێتە سەر پۆست بەتایبەتیش پۆستە گرنگەکان جا بۆیە ینی مەسلەی بە نیشتیمانی بوون پەیوەندی بۆیە تا چەند ئەو موسسەیە سەر بەخۆیانە و بێلایەنانە بە شێوەیەکی با بڵێن ئەوەی کە پێ دەڵێن بۆ موسساتیش دەکات بەڵێ دکتۆر ئەگەر بە کورتی وەڵامی و پرسیارەشمان دێتەوە دواتر گرم وڵای بەرز بەس ئەوتێت ئێستا بە زیاتر باویەوەیە کە یەک لایەن بۆ نمونە دامەزراوەیەک بەڕێوەبەریت مەبەست بوو لە ئاستی هەرە باڵە یاخود لە فەرمانبەر و مەسەن لە کارمەندەکانیشی چونکە ئێمە دەبینین کە لە ڕابردووە بۆ هەندێک کارمەند لە بۆ لە سەرۆکاتی هەرێم دەرکراون ئێستا ڕۆشێنراوەتەوە ینی خۆ ئێستا ئەمە بەڕاستی بەرپرسی یەکەم چێ ئەو موسسەیە دەبێتە هی ئەو حزبە لێن ناشارم و ڕاستە هەندێک ئەوەی تریش ئەگە حزبی تریشی لێبێ لەوانەیە کەم شتێک دەسەڵاتێک کەم شتێکیان بەڵام ئەم موسسەیە وای لێ دێت ینی وەکو دەبێتە مستعمەرەی حزبە ئەو حزبەی کە با بڵێن بەرپرسە لەو ئەوەیە ینی بەداخەوە موسسەکان دەبنە کۆلۆنیەکی حزبەکان ئەوای لە هاتووە ینی ئێستا بۆیش هەموو جارێک باز لەوە دەکرێت کە دەستی حزب لە ناو حکوومەت لە ناو موسسات زیاترە لە هەموو شتێک تا بۆیە ینی ترسەکە لەوەدا ینی ئەوەیە وا دەکات کە ئەو موسسانە نەبنە نیشتیمانی ئەگەر ناترس لەوە نییە ینی یەک حزبە دوو حزب یاخود سێ حزب لە موسسەیەکن هەموو حزبەکانی ناو پەرلەمانی تێدا نییە ئەوە بە زەرورەتیش نابێ هەموو حزبەکانی تێدا من پێم وایە سپاس دەکەم دکتۆر ماوەسە بگەرم وڵای بەرز سەبارەت بەوەی کە تا ئێستا وادەی بە دیاریکراوی و ڕاگەیاندنی کابینەکە دیار نییە بەڵام پێشبینیەوە دەکرێت کە کۆتایی مانگی داهات و ئەگەر کێشێک نێتە پێشەوە کابینەی نوێم ڕابگەێنرێ پێدوای ئەوەی کە تا ئێستا هەیە خواستەکانی خەڵک لەکوێی ئەو ململانەیەدان کە نزیک هێژ مانگە کابینەکە پێک نهاتووە مەسەڵەن تا ئێستا باز لەوەی کە تەنانەت کارنامەی حکوومەتیش بۆ نمونە دیار نییە پرسیارەکەی خۆ لەبیر نێت سەرنجێک لەسەر قسەکانی کە دکتۆر دانایی سەبارە دەبوونی ئۆپۆزیسیۆنێکی کارا با بڵین کەمە بابەتێکە زۆر دەگوترێت ئۆپۆزیسیۆنی کارە من پێم وایە لە وڵاتێکدا دەکرێت لە حکومڕانێتێکدا دەکرێت کە حکومڕانەتێکی مەدەنی بێت تا پێویستی بە ئۆپۆزیسیۆن بوونێکی مەدەنیە تا فشاری بخاتە سەری و ئەمە لە ڕێگای فشارە مەدەنیەکانی خۆیەوە کارێکی ئۆپۆزیسیۆن دیارە لە حالەتێکی ئەوادا بەڵام بەڕاستی ینی بەرەو حکومڕانی هەرێمی کوردستان بەرەو ئاقارە دەڕێت لە ڕابردوودا ئەوەمان پێ دەڵێ
کە ئەوەی کە هێزە ئۆپۆزیسیۆنەکان کردیان کاریگەری نەبوو بەسەر گۆڕانکاری و چاکسازی و ڕیفۆرم لە هەرێمی کوردستان. بۆیە ئەگەر تبینیت کرد بێستا گلەیەکی زۆر لە هێزە ئۆپۆزیسیۆنەکان دەکرێت و بێئومێدی زۆر لەسەر هێزە ئۆپۆزیسیۆنەکانە کە نەیانتوانی لە ڕابردوودا گۆڕانکاری بکەن کەواتە لە ئایندەش ناتوانن گۆڕانکاری بکەن بەو ستایلە خەباتەی کە هەیەە. ئەم ستایلە خەباتێک کە هیانە ستایلێکی خەباتێکی مەدەنیانە بووە. بۆیە حکومڕانی مەدەنی لە بەرامبەردا خەباتی مەدەنی بەس کە حکومڕانی لە وڵاتێکدا مەدەنی نەبوو و ئەساساتی نەبوو بەتەکید ئۆپۆزیسیۆن بوون بە خەباتی مەدەنیەوە ناتوانرێت گۆڕانکاری بۆیە من دەڵێم لە هەرێمی کوردستان داوای کە پێی دەوترێت دموکراسیەوە پێی دەوترێت ئاڵوگۆڕی ئاشتەنەی دەسەڵاتەوەی کە پێی دەوترێت دابەشبوونی هێزی ئۆپۆزیسیۆن و هێزی دەسەڵات ئەوەی کە پێی دەوترێت با بڵێن شەڕی یاسا شەڕی فشارخستن سەر دەسەڵات ئەمانە من پێم وایە لە هەرێمی کوردستان لە پاشەکشەیەکی گەورەدایە کە ئەمە لە پاشەکشەی گەورەدای کەواتە دیموکراسیشی لە هەرێمی کوردستان لە پاشەکشەیەکی گەورەدایە و ئێمە دەبێت جارێک ئەگەر بێت و بۆ شێوە بڕوا هەرێمی کوردستان چاوەڕوانی ئەوە بین ئەگەر بۆ شێوازە بمێنێتەوە ئەو وڵاتانی کە دموکراسییان تێدانیا و حیاتی موسساتی و خەباتی مەدەنی تێدا با بڵێن ڕاگیراوە چارەنووسیان بە چی گەیشت هەرێمی کوردستانیش بۆ شێوازە بێ بەڵام دەبین لە دوای هەڵبژاردننی با بڵێ لە دوای 12 ساڵی پارەوە وەسعی عێراق و لە دوای بابرێن نوشستی ڕیفراندۆمەوە حالەتێک دروست بووە ئەگەر بڵێن ئێستا چارەنووس بە بەغدا و ئەو گۆڕانکارانەوەی کردووەکە گۆڕانکاریەکانی ئێرە بەشێکی پێویستە بە گۆڕانکارەکانی بەغدا و ئەگەر تبینیتان کردبێمە لە ژێر فشاری بەغدایە ئەگەر بینەوە سەر ئەو بابەتە و بێنەوە سەر وەڵامەکەی جەنابەت کە حکومەت لە مانجی حەوت یا لە مانجی هەشتا با بڵێن پێک دەهێنرێ من لە مانجی 11 لە مانجی 12 ساڵی پارەکە پێشبینیم کرد کە حکومەت بە تاکید دەکەوێتە دوای نەورۆزەوە تا ئەو ماوەی کە چاوەڕوان دەکرا بەو نزیکانە لایەنی چەند تەجاوز بکە بە زۆرینە و باش پرسەرۆکاتی هەرێم تێ بڕێن نەیتوانی ئێستاش مە قەنەعەت ناکەم بەو بەروارانەی کە دەگوترێ باشە بەس قسەرەوەکەین بەس ئێستا لە کوردستان پێویستمان بە چ جۆر مۆدێلێکی ئۆپۆزیسیۆنە ئەگەر ئەو پێویستمان بە ئۆپۆزیسیۆنە خۆی ئەرچ ئۆپۆزیسیۆن دیارە ئۆپۆزیسیۆن لە ڕێگای خەباتی پەرلەمانی خۆیەوە لە ڕێگای فشارکردن سەر حکومەتەوە لە ڕێگای دەرخستنی عیبەکانەوە لە ڕێگای هێنانە سەر شەقامەوە لە ڕێگای میدیا و ڕاگەیاندنەوە بەڵام ئێستا دەبینین ئەمانە لە ڕابردوودا من وە تەسەوڕ دەکەم ئۆپۆزیسیۆن بوون لەم شێوازە خەباتە مەدەنی کە ئەرچ زەرشانیەتی بەلانی کەمەوە ئەگەر سەنزیشمانە سەر ئادای هەبێ بەڵام هەنگاوی هاویشت و دەتوانم بڵێم خەباتی جدی بۆ کرد بەڵام واقعەک لە کوردستان دەبەوەی خۆڕەخکاریەوە دروست بوو بۆی کە خەباتی مەدەنی لە کوردستاندا و بایەخەی نییە لەبەر چی نەک لەبەرەوەی ئەمانە نەیانتوانی خەباتی مەدەنی بکەن ئەگەر کەم تەرخەمێکیش لەوە هەبێ بەڵام هۆکارە گەورەکەی لەوەدا بووە کە ئێمە لە هەرێمی کوردستاندا دەسەڵاتێکی مەدەنیمان نییە هەتاوەکو خەباتی مەدەنی لە بەرامبەری ڕاست بێتەوە گۆڕانکاری تێدا باشە بەس وەکو خواستەکانی خەڵک پێت وایە لەکوێی کابینەی نوێدان مەسەلەن نزیکەش مانگە لەسەر مەسەلەی پۆستەکان تاکوێ سەرمەتەمە تاوەتی یەکلانە کراوەتەوە پرس تو پێ دوایە نەکۆچیانی کە لە پێکردنی حکومە لە ڕابردوودا هەبوو و ئەمەی کە ئێستا هەیە بابەتەکە بریتی بێ لە خواستی خەڵک و بریتی بێ لە ژیانی خەڵک تواگەداری ئەوەی بە ئەم بابەتە پەیوەندی بە ژیانی خەڵک و پەیوەندی بە بژێوی خەڵک و پەیوەندی بە موچەی خەڵک و پێویستی بە نەبوونی خزمەت گوزاریەوە نییە کە ئەمەی کە هەیە من قەنەعەت دەکەم لە دوای 12 ساڵی پارەوە حالەتێک دروست بۆتەوە بەهۆی ئەم گۆڕانکردنی کە لە بەغدایە دروست بوو بۆی دەرهاویشتەکانی ڕیفراندۆمەوە بەهۆی گۆڕینی تێڕوانینی بەغدا وڵاتانی ئیقلیم و دەرەوە بۆ هەرێمی کوردستان بەوەی کە لە ڕابردوودا بینیان یعنی ئەگەر بێت و دوو هێز لە هەرێمی کوردستاندا زۆرێک لە هاوسەنجیان تێدا نەبێ بۆ منافیسی یەکتر نەبن لەوانەیە هەڵە بکەن لەوانەیە ئەمە مەترسی بن بۆ سەر بەرژەوەندیەکانی دنیای دەرەوەی خۆیان لە هەرێمی کوردستان و لەوانەیە بۆ بەغداش باش نەبێ بۆیە لەو کاتەوە من قەنەعەتم وایە دەیانەوێت لە کوردستاندا زۆرێک لە هاوسەنجی لە بینی ئەم دوو هێزە خاوەن نفوزە ئەسکەریە دروستکەنەوە بۆ ئەوەی کە هەمیشە دەستێوەردان لە کاروباری هەرێمی کوردستان و ئەمەی کە لە ڕابردوودا هەرێمی کوردستان زۆر جار کۆدەنجێکی دروست کردو بۆی هێزێکی زاڵەوە لە ئێستا بەدووە ئەمە پاشەکشە بکە و لە ئێستا بەدووە جارێککە وەکو دوو حیزب دوو نفوس هەرێمی کوردستان بەڕێوە بەرن و هەرێکە و نوێنەرایەتی حیزبی خۆی بکە و ئەم وحدەی کە لە ڕابردوودا ئەگەر بێت و بە مزایەفی شەبوو ئەوش نەمێنێ بۆ ئیحماکردن بۆ دروستکردنی ئەم حالەتە حکومەت دوا دەکەوێت ینی ئەمە حالەتێکم پێم وایە دەبێ بگەڕێتەوە سەرم حالەتی کە دەتوانم بڵێم ئیرادەیەکی دەرەکی شەیە کە بیانەوەیەکێتی و پارتی بە یەک ئاسمامەڵەیان لەگەڵ بکەنەوە نەبادە لە ڕابردوودا کە هێزێک باڵە دەستی زێتر بوو دەتوانین بڵێن تەحەدای بەرژەوەندیەکانی دەوروبەری کرد ئەگەر دروشمیش بوو مەسەلەی خواستەکانی خەڵک تا ئێستا لە کارنامە و لە کابینەوە هیچ باسێکی نەبوو
ئمە تا کوسە نازانین حکوومەتی کە دادێت چی وە هاوڵاتیان دەکات تاوەکو قسە لەو بابەتە بکرێ و تاکو ئێستا ناکۆچینەوەن ئەم دوو هێزا هیچ خواستی هاوڵاتیان وەکو چۆن لە ڕابردوودا لە مۆزوعی با بڵێن ئەوەی کە دەوترا پاشەکەوتی موچە ئەوەی کە دەبینین ئێستا خزمەتگوزاریەکان ئەم حالەتانەی کە هەیە دەبینین ئەمانە مناقەشە و گفتوگۆی نێوان هێزولانە سیاسەکان نین هێندەی دابەشکردنی ئەم پۆستانە وەکو پێم وتی جارێککە ڕاگرتنەوەی تەوازون لە بینی ئەم دوو زۆنە پرسە و بابەتی گفتوگۆیەکانەوە چیرۆکی نێوان ئەم دوولایەنەیە کە ڕۆژانە دەیویستین تەنها چیرۆکی پۆستەکانە تا ئێستا هەتا ئێستا چیرۆکی پۆستەکانە ئەم چیرۆکی پۆستەش لە بینی گۆڕان و پارتی لە بینی گۆڕان و یەشێتیان لە بینی لایەنەکانی تردانیە تەوەرەگرنگکە لە بینی ئەم دوولایەنە دەسوڕێتەوە بۆ دابشکردن و دابشکاری لەو پۆستانە ئەجینە لایەنەکانی تر تەسەوڕ دەکەم بابەتی وێچکت پێ بڵێمانی بەشداری حکوومەت بکەن هەر نابێتە فریاد ڕاست و حکوومەتێکی کاریگەر و بەشداریش نەکە نابێتە کاریگەر لەبەرەوەی بەشداری ڕاستەقینە ئەم دوو هێزەیە کە خاوەنی نفوزی ڕاستەقینن لە بەرامبەر بە یەکتردا و ناتوانێت تەجاوزی یەکتر بکەن بۆیە بەشداریکردنی هێزەکانی تر یا بەشداری لە ڕابردوو باس حکوومەتی بنکە فراوان دەکرم پێم وایە لە ڕابردووشدا شەراکەتی ڕاستەقینەی فراوان نەبووە لە دەرەوەی ئەو دوو هێزە تاوەکو قسەی بکەین یعنی معیبەکەی بخێنە حکوومەتی بکەن فراوان لە ڕابردووشدا حکوومەتی بنکە فراوان نەبووە و لە ئایندەشدا دروست نابێت حکوومەتی چی بوو لە ڕابردووشدا حکوومەتی نێوان ئەم دوو هێزەی بوو کە پێکەوە حکوومەتیان پێکهێنا بوو و پێکەوە خاوەن نفوز و خاوەن سوپا و خاوەن هێزن دەسەڵات لای لایەنەکانی تر نەبوو نەخێت لایەنەکانی تر نەبوو سپاس دەکەم دکتۆر بگەڕێمەوە لای بەڕێز سەبارەت بەوەی کە بەڕێز وتت ئەگەر هەموو لایەنەکان بەشداری حکوومەت بکەن ئۆپۆزیسیۆن لە کوردستان ینی نامێنێ یاخود دەکوژرێ ینی پێ دوای سێمە لە کوردستانە پێویستمان بە چ جۆرە ئۆپۆزیسیۆنێکە باش بۆ پرسیارەت کرد لەبەرەوەی ویستم بەڕاستی من تێبینێکمە بوو لەسەر قسەکانی مامۆستا کامەران بەنسبەت ئەوەی کە دیموکراسیەت لە پاشەکشەدایە و ئۆپۆزیسیۆنی مەدەنی کە با بڵێن تەجروبەیەکی باش نەبوو من بەڕاستی من تێناگەم لەوەی کە مەسەلەی ئۆپۆزیسیۆن ئەی دەبێ بە چ شێوازێک بێگە مەدەنی نەبێ نازانم یانی مەبەستی مامۆستا کامەران لەو حاڵەتە چی بوو بەڵام من پێم وایە مەسەلەی پاشەکشەی دیموکراسی لە هەرێمی کوردستان بەشێکی پەیوەستە بە غیابی ئۆپۆزیسیۆنێکی حەقیقی بەڕاستی پێ بڵێم باش ئۆپۆزیسیۆنێکی کارە ئۆپۆزیسیۆنێک کە بە فعلی بتوانێ ینی بیری لەوە نەکاتەوە ئەویش بەشێکی لە کێکەکە دەستکەوێت هەموو حزبێک حەقی خۆیەتی بێوێت هەوڵ بدات بگاتە دەسەڵات بەڵام کە نەگەیشتێ دەسەڵات کە نەتوانی لەگەڵ بەرنامەی و حکوومەتە با بڵێن بگونجێ لەگەڵ ئایدۆلۆژیا و بیرۆکە و فەلسەفەی تو نەگونجا پێگومان ڕێگای هەڵبژاردننی ئۆپۆزیسیۆن بوون باشترێت لەوەی کە بچیتە ناو حکوومەتێکەوە کە بەدڵی تۆ نییە کە لەگەڵ بەرنامە و ئایدۆلۆژیای تۆ ناگونجێت ئێستا من دڵنیام حکوومەتی ئایندە بە هیچ شێوەیەک لەگەڵ خواستەکانی گۆڕان ناگونجێ بەڵام ئێمە هەمومان دەزانین گۆڕان دەچێتە ناو حکوومەت بۆ ینی لە هەوڵیمانەوەی خۆیدایە لەوانەشە بەشێکی پەیوەندی بە ململانی نێوان گۆڕان و یەکێتیەوە هەبێت جا بۆیە من باسی ئەوم کرد لە سەرەتا نەبوونی متمانە لە ناو هێزە سیاسیەکان و لەلایەشتریشەوە ئەو هەژمونگەراییەی کە لەلایەنی با بڵێن هێزە دەسەڵاتدارەکان هەیە وا دەکات هێز لایەنە سیاسەکانی تر ڕادەچێت شێوانەی کە لە ناو ئۆپۆزیسیۆنیش بوون کە هایپەی ئەوەیان بێنە ناو حکوومەتەوە بۆی خۆیان بپارێزن بەڕاستی و لەوانەشە هەندێک ببێتە بەشدار بێت لە دابەشکردنی کێکەکە جا بۆیە ئەوە خراپترین حاڵەتە بۆ مەسەلەی دیموکراسی پاشەکشەی گەورەی دیموکراسی بەڕاستیەوە یان هیچ دیموکراسیەتێک نییە بەبێ بوونی ئۆپۆزیسیۆنێکی کارە ئۆپۆزیسیۆنی لە کوردستان پێویستمان بە چ جۆرێک بۆ بەڕاستیش مەسەلەی ئۆپۆزیسیۆن بوون ئەوەیە کە دەبێت بە شێوازی مەدەنیش بڵێ ئێستا پێدوای ئۆپۆزیسیۆنێکی کارا دروست دەبێت ینی لە کوردستانە بنەما هەیە بۆ ئۆپۆزیسیۆنێکی کارە کە بەڕێز دەڵی زەرورە من پێم وایە ینی ئێستا سێ هێزی گەورە یەکەم و دووەم و سێم ئێستا ڕێکەوتنیان هەیە هەرچەندە من دڵنیانیم ئەو ڕێکەوتنایە تا سەر دەبێیان نا لەبەرەوەی بەرنامەی حکوومەت کارنامەی حکوومەت من پێم وانییە وەکوانی دوجارە حکوومەتە بەپێ ئەو بەرنمەیە کە ئەو ڕێکەوتانەی کە کراوە ئیش بکات احتیمالی هەیە ینی درست بکەوێت ئەو ڕێکەوتانە بەڵام ئەوەی کە ماوەتەوە ئەو هێزانەی کە ئێستا لە دەرەوەی ئەوەنا من پێم وایە پێویستە جۆرێک لە بەرە لە ڕێککەوتن لە ئەوەیان هەبێ بۆ نمونە
یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی نەوەی نوێ ئەگەر هێز ویلایانی تریشە بێ دەکرێت ئەوانەش بەرنمەیەکی تایبەتیان هەبێ بۆ خۆیان بەبەرەوەی لە دەرەوەی دەسەڵاتن ببن بە ڕەقیبێکی باش ببن بە ئۆپۆزیسیۆنێکی وەک دەڵێن کارا و بنیاتنەر باشە ینی بەشێکی ئەوەی کە پێشوو لەوانەیە کە ئیشی نەکرد بێ پەیوەندی نێوان ئۆپۆزیسیۆن و دەسەڵات پەیوەندێکی دروست نەبووە بەڕاستی ینی ئۆپۆزیسیۆنیش کێشەی هەبوولەوەی ئاەنەی دەزانی ریفۆرمیست بێ یاخود شۆڕژێر بێ ینی لێرەشەوە بۆیە من بە گومانەوە تەمەشای ئەو مستەڵەحە دەکەم کە مامۆستا کامەران باسی کرد ئۆپۆزیسیۆنی مەدەنی کە گوتی دەوری نەبوو بۆیە من بەڕاستی نازانم ئۆپۆزیسیۆنی مەدەنی ئایا مەبەستیوە ئۆپۆزیسیۆنی ریفۆرمیستە یاخود شێوازێکتر شۆڕژبێر گێڕبی چۆن بێ ینی ئۆپۆزیسیۆن سپاس دەکەم دکتۆر زۆر بە کورتی نیو خولەک سەبارەت بۆی پێ دوای حکوومەتی داهاتوو وەڵام دەرەوەی خواستەکانی خەڵک نابێت بە کورتی بێ سپاس دەکەم پرسیارە لە ئاراستەی من کرا بەڵێ بەداخۆ ئەو زمینەی کە من دەبینم بەو شێوەیە کە هەرێمی کوردستان تێکەوتووە ئەو ململانەیە سیاسی و ئەوانەیە سیناریۆکە من وا نابینم کە حکوومەتی ئایندە هەرێم بتوانێت بەرنامەکەی خۆی جێبەجێ بکات و تەواو ئەو کێشە و قەیرانانەی کە هەیە جێبەجێ بکات لەبەرەوەی ئێمە ئێستا لە قۆناغێکی زۆر ئاڵۆز دەژین پەیوەندیمان لەگەڵ بەغدا جارێ سەقامگیر و یەکلان نەبووتەوە با بڵین ناوچەکەش بە کۆمەڵێک ئاڵۆزی گۆڕانکاریدا دەڕوا من پێم وانێ حکوومەتی ئایندە هەرێم بتوانێت تەواوی خزمەتگوزاری و خواستەکانی هاوڵاتیان جێبەجێ بکات. سپاس دەکەم مامۆستا شتێکت ماوێ بە کورتی وڵی لەسەر ئەو سوێنبوونە من پێم وانی ئێمە لە هەرێمی کوردستان ئۆپۆزیسیۆن بوونمان داهێنابێ ئۆپۆزیسیۆن نەرێدەکە لە وڵاتانی دیموکراتیدا هەیە ینی ئۆپۆزیسیۆن بوون لە ڕابردوودا من پێم وایە منیش و کاکتۆر دانەش لە 2009 بڵێنە لە 2012ەوە ئێمەمانان ئەم قسانەمان کردووە بەڵام بە فعلی ئەمە ئەرچی ئۆپۆزیسیۆن بوونێک ئەم قسانە بکەوە بەشداری خۆپیشاندانەکانمان کردووە ڕەخنەمان گرتووە ڕقی بوون بەسەر حکوومەتەوە ناتەواویەکانیمان بەدەستووە بەڵام بە فعلی لە ڕابردوودا گۆڕانکاری بەم شێوە ستایلە کراوە من قەناعەت ناکەم ئۆپۆزیسیۆن بوون ماوەستیەوە بوو کە ئۆپۆزیسیۆنێکی چەکداری هەبێ مەستم چەکداری نییە من قەزنان داعش و قاعیدەوە ئەو خۆناغێنیە من بە کورتی دەڵێم ینی ئێمە ئۆپۆزیسیۆنی ریفۆرممان دەویان شۆڕجێری گرفت لەوەدایە مستەلاحەکانی گرفت لەوەدایە ئۆپۆزیسیۆن بوون ئەو میکانیزمێکی دەیگرێتە بەر بۆ ڕقابەیەکی بار بەزەر حکوومەتەوە هەر ئەوە بێ کە ناتەواویەکان دەربخا ئەگەر ناشافێتەکان دەربخە ئەوانەی لە ڕابردوودا کردووە و گۆڕانکاری ڕووی نەداوە ڕەخنەی گرتووە ڕووی نەداوە خۆپیشاندانی کردووە ڕووی نەداوە ئەو میکانیزمانێک کە لە ڕابردوودا گرتوێتیە بەر بەمە دەسەڵات هیچ گۆڕانکاری بەسەردا نەهاتووە مەبەستی من لێرەدا لەوەدایە کەواتە میکانیزمەکانی کە لە ڕابردوودا ژیراوەتە بەر نەیتوانیوە دەست و پەنجەی حکومەت دەرمکە یان دەسەڵات دەرمکە بۆ گۆڕانکاری باشە دکتۆر ئەگەر شتێکت ماوێ بە کورتی ناکاتم نەماوە وڵی من پێم وایە ینی نابێ بێت بێ ئۆپۆزیسیۆن ئۆپۆزیسیۆن ئەو ڕێگانەی کە مامۆستا کامەران باسی کرد پێویستە ئیشی لەسەرکە بەڵام ئەگە میکانیزمێکی تریش بدۆزرێتەوە ئاساییە بەڵام دەبێ ینی ئۆپۆزیسیۆنیش بەرچاوی ڕوون بێ و ئامانجی ڕوون بێ سپاس بۆ بەرەزان دکتۆر دانا سەعید سۆفیەندای پێشووی پەرلەمانی کوردستان کامەران بابانزادە ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکاران خەتاڵێک